خۆم چەند ڕۆژە ئەم وەزعی بەسەرات بەڵام ئێمە هەوڵ و هیمەتی کۆمەڵێ برادەر لەگەڵ برایانی پۆلیس لەگەڵ ئەو هێزە عێراقیانی تا ئێرش توانیمانە وەزعەکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئارامی بەرین بەرەو باشتر ببین تەنانەت دوێنێ هەموو شت کۆتایی هاتبوو وعدیاندا برادرانی حەشد لە ناو شار نەمێنن وعدیاندا هەموو شار تەسلیمی پۆلیس و دەستگا ئەمنیەکان بکرێت ئەوەی جێیشەکەی بچێتە دەرەوە بەڵام بەداخەوە هەر دوێنێ شەو دەستێک لایەنێک نازان بڵێم چەند کەسێک هەنی ئاژاویان لە شارەکە نایەوە هەر بۆ مەبەستەی بڵێن شارەکە جێگیر نییە بۆی ئەمانە وا بکەن ئەوانیش بەڕاستی بۆ بەیانی دیسان ئەو گلەیانە کەوتیان کاکە شارەکە خەریکە دیسان تێکەچێ ئێمە وعدماندا پێ ئەوە هیچ نییە چەند شتێکی بەسیتە و توانیمان کۆنتترۆلی کەین ئێستا بڕیاریان داوە هەموو ئەمڕۆ دیسان هەموو هێزەکانیان دەرکرد لە ناو شار چەند کەم ینی چەند شتێکی کەمی ماوە وعدە بەیانی ئەوانشتەوە بێ هێزەکان هەموو دەچنە دەرەوە تەسلیمی برادرانی پۆلیس و هێزە ئەمنیەکانی تری بکەن بۆیە من لێرەوە داوا لە خەڵکی شارەکەمانەکەن تکایان لێ دەکەم ئەوەنە هەندێک نەکەونە دوایی هەندێک قسەی و یعنی خەڵکی ئاژاوەچی و بۆگەن کە لەم شارە ئەیانەوێ ئەم شارە کە پێشتر بەو دەردەیان برد ئەوەی ماوە بە لە دەستمان نەچێ با بتوانین بیهێنینەوە جێ خۆی بێنەوە تایمی خۆم ئێمە لە هەوڵی بەردەوام داین ئەوانیش هەموو وعدێکیان داوینەتێ بەڵام ماوە تۆ لەسەر خۆمان و خەڵکەکەمان ینی ئێمە ئەتوانین ئەوەی چوو ئەوەی لە دەستمان چوو بە نەزانی بە سیاسەتی غەڵەت بتوانین بە عاقلانە بە سیاسەتێکی عاقلانە بتوانین ئەوەی ماوە ئەوەی ڕۆیشتووە بیهێنە ئەوەی ماوە پەرێ پێ بدەین بەردەوامی لە سەرینەکەی خۆمان کارەکەی خۆمان ئەرکومان ئەو فەرمانەی پێمان سپێراوە توانیمانە لە زۆربەی شوێنەکان ئەو شوێنانەی ئێستا ڕۆژ بە ڕۆژ ئارامە بێ ڕۆژ بە ڕۆژ وەزە منە بێ ئێستاوە شەوە تو ئەبینی خەڵک بۆ خۆی جادە پڕا خەڵک بە کەیف خۆی پیاساکە دوێنە ئەو وەزعیان دروست کرد هەندێک خەڵک ڕای کرد هەموو ئەم ڕۆهاتنەوە دیسان خەڵ ڕۆژانە پەیوەندیمان پێواکە دێنەوە ئەمە ئەوە گەێنێکە خەڵکەکەش یەواش هاتە قەنەعەتکە بڕای بە دەستگا ئەمنیەکان خۆیانە بێ و بێ خەڵکەکەشمان هاوکارمان بن بەڕاستی هاوکاری برا پۆلیسەکان بن بە تایبەتی ئەوان هەندێ ئەرکیان قورسرە لە ناو شارن ئەبێ احترامیان بگرن ئەبێ وا بکەن ئەو فەوزاوە و ئاژاوەیە تۆزێک کەم بکەنەوە بۆی پۆلیسەکانی بتوان سەیتەرە بکەن نەکسراوە هەروە خۆی ماوە بەعکسەوە یەک دووبارە گامان لە خوان لە کەرکووک هەرزێ شتی بەسیتی لێکرا بوو ئەمڕۆ تەنانەتیان ئامادەن ئەوەنە داوای لێ بردنیان کرد ئامادەین هەموو شتێ چاکیکەین و تەعمیریکەین و تمناشتی بەسیتە و تەوا پێویستاکە نەخێر دوێنێش کۆمەڵێ قەناتات لەناو بەڕێوەبەرایەتی ئاسایش من مؤتەمەر سەحوفیەکەم گوردێکی لەوە قەناتەکانی ئێوە بوو نەخێر هیچ وانێ ئەمە هەمومان وەک داوامی خۆمانەکەین بە ئەوانەیە داوامەکەمان زیاتر بۆ شەو ڕۆژە پێشتر لەبەر وەزی خەڵکەکەمان و وەزی شارەکە و لە خزمەت شارەکەیین و هەموو ئاسایشەکان شەو ڕۆژ لە واجبی خۆیانە